وەکو چۆن سەرکردەیەک کەسێک یا حزبێک با بڵێم سەرکردەیەک لە ماڵی خۆی خەمی منداڵەکانی خۆیەتی چۆن ژیانیان خۆشکات چۆن کێشیان چارەسەر بکات چۆن لە خوێندندا پلەی باڵاتر و باڵاتر ببڕن بخوا دەبێ ئاوا خەمی تاکتاشی ئەم کومەلگایان بێ ئەو جۆرە سەرکردە سەردەکەوێت دەنا قەت ئەوە سەر ناکەوێت کە خەمی خۆی بێ خەمی منداڵەکانی بێ خەمی بنەماڵەکەی بێ خەمی حزبەکەی خۆی بێ بەڵام لەوێش میلەتی هەژار و فەقیر بێبەش بێ لە مافە یاسایی و ئاسایەکانی خۆی کە هەر ئینسانێک هەر تاکێک لەم سەروی زەویە مافی ئاساییەتی کە کارەبای هەبێ مافی ئاساییە کە ئازادی هەبێ مافی ئاساییە کە کاری هەبێ مافی ئاساییە کە ڕێگەبانی هەبێ مافی ئاساییە کە ئاوی هەبێ مافی ئاساییە کە ژیانێکی ینی مرۆڤانەیە بێ کاکە لەسەر ئەم خاکە باش کاکە حکمڕانی ینی چی باشە دەسەڵاتداری چێ دەکەێت و ئەگەر بیانی نەتەوێت ینی بەرنامە نەبێ هەنگاو نابێ بۆ کەم خەڵکی بەختەوەر و سەرفرازکەی بۆچی حکمڕانی بۆچی دەوڵەتی بەحساب بۆچی حکومەتی بۆچی دامە دەستگات پێکێنا و دەڵێ من حکومەتایەتی دەکەم حکومەتایەتی ئەگەر خەم لە خەڵک خواردن نەبێ و خەڵک ژیانی باشتر نەبێ و خەڵک کێشەی چارەسەر نەبێ خەڵک ڕۆژ بە ڕۆژێ قەیرانی بۆ زیاد بێ و گرفتی بۆ زیاد بێ و سەرێشەی بۆ زیاد بێ ئەخر کاک حکمڕانی یانی چی ئەوە کە دەوتری ئاساس سەرۆرە بەڵام قەت سەروەر نەبوو لە وڵاتی ئێمەدا بەداخەوە ینی فەرمی تەماشاکەن ینی یاسە بۆ چێ سەروەرە یا لەسەر چێ سەروەرە لەسەر خەڵکی فەقیر و هەژار خەڵکی بێدەسەڵات ینی بە ئاستەم مخالفەیەکی بکە بەڵێ یاسا سەروەرە و بە پێی یاسا هەموو لێکۆڵینەوە هەمووی زیاتی گەڕ دەکرێت وەزاری وهەیە ئەگەر ڕقانێ بێتەوە بە زیادیشەوە بەسەریدا جێبەجێ دەکەن کوا یاسا سەروەرە کوڕی خەڵکی لەسەر زادێ بە ناحەق دەکوژێ یاسا سەروەر نییە مخالفەیەکی کچکۆکە دەکات چکۆ فەقیر و هەژارە یاسا 2000 3000 سەروەرە کاکە وڵات ئەوە بەڕێوە ناچێ بەخوای